دوای پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لەلایەن دادگای باڵای فیدراڵیەوە ململانیەکانی نێوان ئەمریکا و ئێران بۆ پێکهێنانی گەورەترین کوتلە گەیشتۆتە قۆناغی کۆتایی و چاودێرانی سیاسیش پێشبینی دەکەن کابینەی نوێی حکومەت بەم نزیکانە پێک دەهێنرێت. پێکهێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی لەلایەن کوتلە شیعیەکانەوە دەبێت کە ئێستا بەسەر دوو بەرەدا دابەش بوون کە بەرەیەکیان موقتەدا سەدر و حەیدرابادی لە خۆ دەگرێت و بەرەی دووەمیش هادی عامری و نووری مالیکی سەرۆکایەتی دەکەن. بە پێی زانیارەکانی ڕۆژنامەی شەرق ئەڵەوسەط قۆناغی ئێسای پێکهێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی لە عێراق لە دەستی برە مەکگۆرگ و قاسم سلێمانیدایە کە هەردووکیان چەند ڕۆژێکە لە بەغدان. بە پێی جموژوڵەکانی مەکگۆرگ بێت واشنتن پشگیری خۆی بۆ حەیدرابادی یەکلا کردوتەوە. هەرچی کوتلە سونیەکانن هاوپەیمانێتی میحوەری نیشتیمانیان پێکێنا و باگشتیەوان پێش چوونە ناو کوتلە گەورەکان مەرجی پێشوەختەیان نابێت جگەل لە پێداگیری لەو پۆستانی بەشایسەی خۆیانی دەزانن. ئەوەی پەیوەندی بەلایەنە کوردستانیەکانەوە هەیە ئەوە شاندی هاوبەشی یەکێتی و پارتی لەگەڵ میحوەری وەتەنی سوننەکان کۆبوونەوەیان ئەنجامدا و جاخل لەسەر پێکهێنانی حکوومەتی عێراق لەسەر بنەمای ڕێکەوتنی سیاسی و پێشێل نەکردنی دەستور دەکەنەوە. موحسین سعدون نوێنەری پارتی و سەرۆکی لیژنەی یاسایی لە خولی پێشووی پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە کورد هێڵی سووری لەسەر هیچ کەسێک و کوتلە و پاڵێوراوێک نییە، بەڵام دەبێت ئەو لایەنەی لەگەڵی ڕێک دەکەون لەسەر ئاساییکردنەوەی ناوچە دابڕێنراوەکان بگەنە ڕێکەوتن. چوارلایەنە ناڕازەکەی هەرێمیش کە پێکاتون لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی و یەکگرتووی ئیسلامی لیژنێکی هاوبەشیان دروست کردووە بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی دیکە و بابەتەکانی پەیوەست بە پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق. چاودێرانی سیاسی ڕایەگەێنن لەم ڕۆژانەدا پێکهێنانی حکوومەتی نیشتیمانی لە عێراق یەکلایی دەبێتەوە، چونکە چیتر لایەنە عێراقیەکان ناتوانن خۆیان بگرن لە ژێر فشارە ناوخۆی و دەرەکیەکانی وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتیدا. لە 12 یاری ڕابردوودا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە چوو، بەڵام بۆی ئەنجامدانی ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا و دووبارە ژماردنەوە و جاکردنەوەی دەستی دەنگەکان پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردن لە عێراق دواکەوت و ئەوەش کاریگەری لەسەر پێکهێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی کرد و پێکهێنانی حکوومەتیشی لە عێراق دواخست.